هەوڵەکان چڕتر بکرێنەوە لایەن هێزە ئەمنیەکانەوە بەتایبەتی بۆ ئەوەی بەشکەمە خۆیان سوێراغێکی و کوڕەمان دەستکەوە لەم چاوەڕێنە نەجاتمان بێ. کاک محەممەد کوڕەکەتان حەوت ڕۆژە دیار نەماوە ئەمڕۆ دەستان کردۆ بەگەڕان لە گۆمە ئاوەکان و ئەو جێگانەی کە ماتۆڕەکەیتان لێ دۆزیەوە تاوکو ئێستا چ سەرداوێکی نوێتان دەستکەوتووە؟ سەرداوی نوێ نییە قوربان نەوەڵا، یعنی وەکو گومان بریاکایەکە لەم ئاوانەوێ ئەوە لە بیانی زووە بە هاوکاری کاکزانای غەواز دەستی خۆش بێ لەشی ساغ بێ سیروان و ئەو گۆمە ئاوانە ئەگەڕێن بەڵام تایسە سەرداوێکی ترمان دەست نەکەوت. باش تاوکێ بەردەوامە بن لە گەڕان هیچ پەیوەندێک بەوە نەکراوە لە ڕێ هێڵی مۆبایلەکەیەوە هیچ سۆراغێکتان دەست نەکەوتووە؟ نەوەڵات تاسە لە هەر هیچ کەسە پەیوەندیمان پێوە نەکریا لە گەڕانەکانمان بەردەوام ئەوین تاو کاتێ بەشکمە خوای شتێکمان دەستکرد. باش داواکاریتان چییە و باوکی ئەو گەنجە؟ وڵای داواکاریم ئەوەیە هەوڵەکان چڕتر بکرێنەوە لایەن هێزە ئەمنیەکانەوە بەتایبەتی بۆ ئەوەی بەشکمە خۆیان سوێراغێکی و کوڕەمان دەستکەوە لەم چاوەڕێنە نەجاتمان بێ.